بەیانی ڕۆژی 26 شوباتە وەکو هەموو ڕۆژێک تەم و دووکەڵی ڕەش هەولێری داپۆشیوە. ئەمە لە کاتێکدایە 26 شوبات بە ڕۆژی ژینگەی هەولێر دەستنیشان کراوە. بەڕێوەبەری فەرمانگەی ژینگەی هەولێر دەڵێت بەهۆی پیسکردنی ژینگەوە تاکو ئێستا 145 سکاڵا تۆمار کراون. لە هەر شوێنێک ژینگە پیس بکرێ هەواڵمان بدەنێمە بە زووترین کات چارەسەری دەکەین. ئەوە بوو تقریباً 145 سکالا لە سەمولدەکانی شاری هەولێر هاتن. هەمووان چاکە نزیکەی 11مان پێگۆڕین و هەفتیان سزادران و نوۆشیاندرانە دادگا. بەنسبەت ئەو پرۆژەی ئەو ڕۆژکە لەبەری سەوزکردنە هەر پرۆژەیەکە دە شوێنی خۆی 125 سەوزاینی بێمە لە شوێنشی قەرەبۆی پێ دەکەنەوە. یەک لەو پرۆژان ئەوە بووکە ڕێ سەوزایی نەبوو لێرە قەرەبەمان پێکردەوە 1500 داری پێدەچێنی لەگەر 4,000 ژاڵە لەسەر ڕووبەری 30,000 متر دووچە. لە ڕابردوودا چەند جارێک بڕیاری داخستنی پاڵاوگە نایاساییەکان دراوە بەڵام تاکو ئێستا جێبەجێ نەکراوە. لای خۆیەوە پارێزگاری هەولێر دەڵێت ڕێکارەکان بەردەوامی دەبێت بۆ پاراستنی ژینگەی شارەکە. و لەگەڵ ئەوەشدا ئیزراعەتە کارژێڕیەکان لەگەڵ ئەو لایەنانەی کەم تەرخەمن بەرامبەر بە پیسکردنی ژینگە لە پاڵاوگە و مۆلیدە و ئۆتۆمۆبیل و کارگەکان ئەو ئیزراعەتانە بەردەوامە پرۆسەیەکە بە هیچ جۆرێک ناوەستیدن هەڵمەتێکی چەند ڕۆژە نییە پرۆسەیەکە بەردەوامە لە چێن دەرپێویست بکاتن ئەو کارانە دەکرێت. لە سنووری پارێزگای هەولێر تاکو ئێستا سەدان پاڵاوگەی نایاسایی بوونیان هەیە کە هۆکاری سەرەکی پیسبوونی ژینگە و کەش و هەوای شارەکەن. لە ڕابردووشدا بڕیاری داخستنی پاڵاوگەکان درابوون بەڵام ژمارەیەکی کەمیان داخراون و ئەوانی دیکە ڕۆژانە ژەهر بەسەر خەڵکی هەولێردا بڵاو دەکەنەوە. ئیدریس محەممەد کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.